پێویستە خەڵک لە بەکارهێنانی کارەبادا زۆر هۆشیار بێت و ئاگاداری خۆی بێت بۆ ئەوەی کە ژیانی نەکەوێتە مەترسیەوە و هەروەها پێویستە حکوومەت هۆشداری بدات بە خەڵک بۆ بەکارهێنانی کارەبا بۆ ئەوەی کە ژیانیان بپارێزێت بە تەواوی چونکە ژیانی وان لە پێش هەموو شتێکەوەیەوە و کەناڵەکانی ڕاگەاندن پێویستە کەوا هۆشداری بدەن بە خەڵک بۆ ئەوەی کەوا دوور بکەونەوە لە هەموو ئەو مەترسیانەی کە دەکەوێتە سەر ژیانیان بەهۆی کارەباوە. پێم وایە لە هاوکارەکانی ئەوەی کە بە شێوژی گشتی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە ماڵەکاندا لە کوردستان بە شێوژی گشتی هۆکاری ئەوکەی ئەوە کە دەبینی ئەو ئامێرانی کە لە بازاردان یاخود ئەو کەلوپالەنی کە لە بازاردا دەفرۆشن بە شێوشی گشتی کوالیتی خراپە، کوالیتیان زۆر خراپە، ئینجا کە داخلی کوردستانش ئەکرێن بەو شێوەیە ڕقابەیەکی ئەوهانیە، هەتا لە کوالیتی کۆنتڕۆل لەوێندەدا بە شێوشی باش چاودێری ناکرێت. ئەو خەڵکانی کە ئەو گەرمە ئەو ئامێرانە بەکاردێنی کە لە وەرزی دستان بەکاردێنن ئەگەر کارەبایەکە باش بیتن کۆمەلگا توانیان هەر کەسێک لە ماڵی خۆی توانیتن سبری تێکداگرسێنیتن لە ماڵەکەی خۆی ئەوە دوور ئەکەوینەوە لە کارەساتی دڵتەزێن و گیانی هاوڵاتیان ئەپارێزیت. کێشەکەمان ئەوەیە کە خەڵک نازانێت چۆن کارە بەکاردێنیت و نازانێت کە بەرنامەیەکی دانێ لە ژیانی کە چۆن کارە بەکاردێنیت، ینی بۆتە هۆی ڕووداوی زۆرەوە لە کوردستان. ڕاستی ڕووداوی دڵتەزێن و شتی وامان لێ بینیوە هۆی لە ناوچوونی خەرشی ئاسایی ئەبێت لە ژیانت بەرنامەی دانەی بەرنامەی وەکو لە ژیانت پێویست پێبێت، چونکە کارە بەکارهێنان شتێکە لە ژیان کە تۆ پێویست پێیە، پێویست بە ڕۆژانە هەیە کارە بەکاربێنی، بەڵام ئەبێت بەرنامەیەکت هەبێت کە چۆن بەکاری دێنێت. زۆر سەرف نەکردنی کارە بکاتێ لە ماڵەوە دەچێت دەرەوە سپلێت و گلۆپەکان و هەموو شتێ بکوژێنیەوە.